ڕاپەڕینی جەماوەری لە وڵاتی نێپاڵ سەردێڕی نووسینێکە لە بەڕێز عوسمان زیندانی بەم شێوەیە دەست پێکاتوەڵێت بەرتەرسکردنەوەی ئازادیەکان و پەرەسەندنی نەعەداڵەتی جەماوەری نێپاڵی هێنایە شەقامەکان، بەڵام حکوومەت سوپای بڵاو کردەوە و زەبر و زۆری بەکارهێنا. لە مێژوودا حکوومەتی نێپاڵ دووجار سوپای دابەزاندۆتە سەر شەقامەکان، یەکەمین جاریان لە کاتی شەڕی حیزبی کۆمۆنیستی نێپاڵ و دەسەڵاتی پاشایەتی کە لە ساڵی 1996 تاکو 2006 زاینی خایاندووە، 13,000 کەسی تیادا کوژراوە. دوجاریش دەسەڵاتی پاشایەتی گۆڕا بۆ کۆماری بەڕێکەوتن لە ساڵی 2008 زاینیدا. دوامین جارێک کە نێپاڵ هێزی سەرکوتی هێناوتە شەقامەکان لە کاتی ناڕەزایەتی گەنجان دژی قەدەغەکردنی 26 تۆڕی کۆمەڵایەتی کە سەکۆی ناڕەزایەتیەکانیان ئەوە بوو لە دەرەنجام شکستی حکوومەتی نێپاڵ و ڕاکردنی سەرۆک و ڕووخانی دەسەڵاتی لە وڵاتە لێکەوتەوە. ئەمە ئەزمونێکی نزیک و نوێیە بۆ هەموو دەسەڵاتدارێک کە بیانەوێت بە هێز و سوپا و ئەمن و کوشتوبڕ خەڵک بێدەنگ بکەن و درێژە بە حکمی ستەمکارانە و نەعەداڵەتی خۆیان بدەن. لە زۆر قۆناغ و کۆمەڵگەدا ڕەنگە ماوەیەک جەماوەر بێدەنگ بێت و ئەم بێدەنگیە ناچاری و کاتیە بچێتە سەر بۆ دەسەڵاتداران، بەڵام هەر کاتێک هەلومەرجی لەبار و گونجاو جا ئەگەر جەماوەر هەر بەتەنیا بێت و خۆی سەرکردەی ڕاپەڕینیان شۆڕشەکە بکات وەگەوەی لە نێپاڵ دیمان، یان پارت و لایەنی سیاسی بتوانن سەرپەرشتی بکەن، ئەوە ئاگریت و ڕێی و بێزاری پەنگ خواردووی زوڵم و ستەمکاری بەڕۆی دەسەڵاتدار بەرز دەبێتەوە و ماڵ و دەسەڵات و تەخت و تاراجیان دەسووتێنن بەو ئاگرەی دژی نەعەداڵەتی بڵێستەی گرتووە. لە دنیای ئەمڕۆدا زۆر جار باس لەوە دەکرێت کە گۆڕانکاری سیاسی و حکمڕانی بە ڕێگەی خەباتی جەماوەری باوی نەماوە و سەرکەوتوو نابێت، بەڵام تازەترینی ئەو گۆڕانکاریانە لە وڵاتانی ئاسیادا ڕوویداوە و نمونەی بەرچاویشی ئەو ڕاستیەن کە سەرباری بوونی دەسەڵاتی دیکتاتۆری کە خاوەنی تەکنۆلۆژیای سەربازی و قۆڕکاری لە دەسەڵاتی دامەزراوە سیاسی و ئەمنی و ئابوووریەکانیشدا بێت، بەڵام هێز و توانایە گرتووی جەماوەر بەگشتی و چینی هەژار و بێکاران لە ناو گەنجاندا بە تایبەتی هێزی سەرەکی گۆڕانکاری سیاسی و حکمڕانیەتین. وەک چێگڤارا دەڵێت، زەبر و زەنگ تەنها بۆ چەوسێنەران قۆرخ نەکراوە، چەوساوەکانیش زەبر و زەنگ بەکاردەهێنن هەر کات وەختی هات. لە مانگی ئەیلولی 2025 زاینیدا حکوومەتی نێپاڵ بڕیاریدا کە 26 سەکۆی تۆڕی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان قەدەغە بکات بە بیانۆی پارێزگاری لە ناوبانگ و ڕاگررتنی گوتاری ڕقوکینە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا، بەڵام جەماوەری هەژار و گەنجانی بێکاری نێپاڵ بە خێرایی و بە ژیرانە ئاشکرایان کرد ئەم بیانوە ڕاست نییە، بەڵکو هەوڵێکە بۆ بێدەنگکردنیان، هەر بۆیە بەزووی شەقامەکان پڕ بوون لە ناڕەزایەتی دەربڕینی گەنجان و کرێکاران و خەڵکی کەم دەرامەت و هەژار. بەڵام دەسەڵاتی دیکتاتۆری لە جیاتی گوێگرتن و قبوڵکردنی دەنگی ناڕەزایەتی بە ئاگر و ئاسن دژی گەنجان وەستایەوە، زیاتر لە 1300 قوربانی لێکەوتەوە بە کوژرا و بریندارەوە. ئەمەش زیاتر بووە هۆی تووڕەبوونی جەماوەرەکە و ناڕەزایەتی لەسەر داخستنی تۆڕی کۆمەڵایەتی گۆڕدرا بۆ دژاتی گەندەڵکاران و لێپێچینەوە لەو کەسانەی کە سەروەت و سامانی وڵاتیان قۆڕ کردووە و داوای گۆڕینی دەسەڵاتی سیاسیان کرد و یەک بە یەک وەزیرەکانی حکوومەتیان خستە بەر زەبر و ڕقی پەنگ خواردووی میلەت و دواتریش فرایاندانە ناو زەبڵدانی مێژووە. گرنگی ئەم ڕاپەڕین و بەرخۆدانە هەر لە ڕووخانی دەسەڵاتدا نابیندرێتەوە، بەڵکو لەوەدایە کە جەماوەر بە کۆمەڵ و چەند کارکتەرێکی گەنجی بێلایەن نەبێت خۆیان سەرکردەی ڕاپەڕین و شۆڕشەکە بوون و توانیان گۆڕانکاری بنەڕەتی بکەن لە وڵاتەدا. هەروەها لە زووترین کاتیشدا دادوەرێکی ژن کە لە ڕابردوودا ناسرا بوو بە خۆڕاگری و دەستپاکی لە دژایەتیکردنی گەندەڵیدا بە ناوی سۆشیا کارکی دەستنیشانکرا بۆ بەڕێوەبردنی وڵات تا کۆڵبژاردن دەکرێت. هۆکاری سەرەکی ئەم دیاریکردنە لەبەر دژایەتی گەندەڵی بوو لەلایەن ئەو دادوەرەوە. دادوەری دڵسۆزی گەل بە خێرایی و لە کاتی پێویستدا بڕیاری هەڵوەشانەوەی پەرلەمانی دەرکرد و دەست بەجێ کاتی هەڵبژاردننی گشتیشی دیاری کرد.
ئەمانە نیشانەی درەوشاوەیی خەبات و تێکۆشانی سیاسی و بەشداری کارا و ڕاستەخۆی خەڵکی هەژار و بێکار و ئەوانەی بەباشی هۆشیاری چینایەتیان هەیە کە کۆمەڵگەی نپاڵی تیادا نقمی جیاوازی و کلێنی چینایەتی و گەندەڵی و ناداتپەروەری کۆمەڵایەتی بووەتەوە. لێرەوە ئینسان حاڵی دەبێت لەو تابلۆ سیاسیەی کە چۆن دەسەڵات لەسەر بنەمای جیاوازی، چینایەتی و ناعەداڵەتی سەروەت و سامانی کۆکردوێتەوە و نەوەکانی دەسەڵات چۆن دەژین و گەنجانی بێکاری وڵاتیش بە چ داماویەک ژیان بەسەر دەبن و چ بێپلانیەک هەیە بۆ پێشخستنی ژیانی خەڵک لە وڵاتی نەپاڵ کە خاوەنی سروشتی جوان و دەوڵەمەندی چیاکانی هیمالیایە. بەڵام بە سەدان هەزاران ژن و پیاوی نێپاڵی بە دەیان ساڵ لە دەرەوەی وڵاتی خۆیان دەژین بەهۆی گەڕان بە دوای نان و کارەوە تاک و بژێوی خۆیان و خێزانەکانیان دابێ بکەن. بۆیە هەر دەسەڵاتێک ناتوانێت هەتا سەر درێژە بە حکومڕانی خۆی بدات ئەگەر پرسی ژیان و ئازادی و گوزارانی باش دابین و دەسەبەر نەکات بۆ خەڵکەکەی خۆی.